بەبوونەی نەخۆشیەوە ئەم پەتاومەتاوە ئەمجا ئەوە دوو مانگە خەڵک لە ماڵە خەوتووە وەکو ساڵانی پێشوو نییە خەڵک زۆر ئامادەکاری نەکردووە لەبەرەوەی بێپارەیە و بێموچەیە و کەمتر یانی موچەوشیش هەیە بەس کەمتر یانی ئەیدی کاگە موچە لای حکوومەتە خۆ لای ئێمە نیە یعنی خەڵکەوەتە نە کاسبی هەیە نە جوڵەی بازار هەبوو نە ئەچووتە دەرەوە ئەمجا ئەوەژی کە تۆزە فەقیر و هەژار وایەوە هەر زۆر تەئسیر وەسەری وڵی لە چاو جارانە بازار بەڕاستی چۆڵی پێوە دیارە ئەوش بە بۆنەیە مۆزەی کۆرۆنایەوە کە تر بەس لەخوا بەزابەیە مە تێمان پەڕاندووە بەزێشتە ماوێتی بەڵام زۆر چۆڵێکی زۆری پێوە دیارە و هێشتا مەعاژ ناتوە نزیکی مانگە ڕەمەزانی پیرۆزین بەشکم ئینشەڵا بارودۆخ باشتر بێت خەڵک مەعاشی پێنەبێت لەکوێ بتوانێت بێشت بکڕێت بۆ نمونە پێداویستی ڕەمەزان بکڕێت وانە بۆیە جارە چاوەڕێ بزانین کەی مەعاژیەت و کەی موچە وەرەگیرێت ئەو کاتە ئینشەڵا بەشکم ناو بازاڕش باش بێت ئێستا بازار هیچ نییە ینی ئەوە نییە بڵێ کە هەر خۆمەشغوڵکردنێکە کەیت و ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە ئینا هیچ ئەو بازارە نەماوە بۆ شێوەیە من ئەوە جلوبەرگێکی زۆرم هەڵگرتەوە کە فەسڵی نەماوە ئەوە لەلایەک ینی چەندێ ئێوە زەرر نییە من هەڵم گرتەوە بە ساڵێک لەوانێ و ڕستخە هیچیش نەفرۆشرێ ئەنجا چەندێکم پارەی لە گیرفانە بووە هەموویم سەرف کردەوە خۆکە هیچ شتێک نییە دەجێگای ناتوانێەوە نەدانیشی لە ماڵەوە هاوکاری ئەوە بکەن کە یارمەتی ئەوە بن کە فەقیر و هەژار عیش بکە کاسبی بکە مەعاشی فەقیر و هەژار بێت معاشەکەمان چییە 200,000 کەس بێ ئێمە شکرین بەبەشی بەس بێت مناڵمان هەمووی شاگردە و هەمووی هینە و ئەی خۆگەر ئیش نەبێ بەچیەژیت وانە بەڵام ئێستاژەوە تا ئەمە شارەکەمانە شارەکەمان با پێ و بڵێم ئەگەر ئاوای لێ نەهاتە هەموو ئەوروپای هێنا هەموو ئەوروپای ئەهێنا ئەڵێ شارەکەم سلەیمانی شاری هەڵمەت و قوربانی شار بوو بە وێرانە بوو بە شاری چۆڵەوانی شار بوو بە شاری چیچانی چۆن ئەبێ وا بێت سێ وەزعەکەکە ئەمە بازاڕەکەیە ئەوە خەڵکەکەیە خەڵک پارەی پێ نییە خەڵک معاشی وەرنەگرتووە خەڵک وەزعی باش نییە ئیش نییە کەسابەت نییە ڕەمەزانەکەش بێ کەس سارد و سڕە بڕوان ناکەم ئەو سێ لەم بازاڕای خۆ تەسویریکە لەبیانە تا ئەوەم بازاڕە ئاوە بڵێ ڕۆژانی کەنی ینی زۆر جیاوازێکی زۆر با کاتێکی زۆر کەمە ئێستا تۆ بڵێن چۆن بڵێن ئێستا ئەمە ئیشەکەی لێرە ئەوە کەسابەتەکە ماڵ ئیشەکەی ئەمە ڕۆژانێ ئێستا تۆ سەیرەکەی لە ئێوارانە تۆزێ خەڵک گەرم و گوڕێتە بازار نیاشت بەرەو جە و بەرەو گەرمی ئەڕوا ئەمە لە کاتی سعات چوارە بە چوارنی ئەڵێ یاڵە کۆیکەنەوە بەم بەفرەزوێت ئەم کۆڵانان و سەر و دوکانانە یاڵە دایخەن و کۆیکان لەو سعاتە بازاڕێ خۆی ساڵانی ژەروا بوو هەر لە کاتی ئێوارانە ئەو سعاتە بازارە